خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران لە سلێمانی لە کاردانەوەی بڕیارەکەی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی سلێمانی بەڕێوە چوو. سەر ڕای بارانی بەلێزمە مامۆستایان درێژیان بە خۆپیشانداندا و وەک خۆیان دەڵێن تا جێبەجێکردنی داواکاریەکانمان لە بایکۆت بەردەوام دەبین. هاوکات داوای دەستبەکارکێشانەوەی بەڕێوەبەری پەروەردەی سلێمانیش دەکەن. هەفتا و پێنج بەیاننامەی ڕابردوومان نەبووە، ئەمە هەفتا و شەشەمینە کە بەزارێکی پێشکەشەکەین. یەکەمیان پاراستنی شکۆی تاک بەگشتی فەرمانبەران بە تایبەتی لە هەرێمی کوردستان. دووەم پێدانی موچە سی ڕۆژجارێ لە کاتی خۆیدا بەبێت واکەوتن. سێم دیاریکردنی موچە پاشەکەوت کراوەکان کە 38 موچەیە لە قورجیانە دەریێنین ئەگەر نەوەکانیشان لەسەر حکوم بن. مامۆستایانی وا لە بێژ کە کۆڵەکەی خۆڕاگری بەردەم وەزارەتی پەروەردە و هەموو پرۆسەی پەروەردە لە بەرزکردنەوەی سەرجەم موچە خۆران کە 9 ساڵ و 6 مانگی ڕاگیراوە لە سەدا 21 هەموو فەرمانبەرێک لە هەرێمی کوردستان بە ناوی پاشەکەوتی موچەوە. ناکرێ 74 ڕۆژە خوێندن پەکی کەوت و پرۆسەی پەروەردە و خوێندکەیەکێکە لە سێکتەرە هەرێ گرنگەکان ئفلیج بووە لەژێر هەڕەشەی لە ناوچوونایە ڕووخانایە داڕووخانایە حکومت بەو پەڕی بێباکی و خەمساردیەوە بەبێ ئەوەی هیچ مافێکمان بۆ دەستەبەرکە و هیچ مافێکمان بۆ دابین بکە داوا ئەکا بچینەوە هۆڵەکانی خوێندن. من پرسیار لە وەزیری پەروەردە و لەلایەنی پەیوەندیدارەکەم بە چه حەقێک داوا ئەکەی کە تۆ هیچ مافێکی منە دەستەبەر نەکردووە هیچ مافێکی منە جێبەجێ نەکردو من بۆچی بچمەوە هۆڵەکانی خوێندن. هەرچەندە بڕیار بوو ڕۆژی دووشەممە دەرگای قوتابخانەکان بکرێتەوە بەڵام لە ڕانیە و قەلازەش مامۆستایان درێژیان بە بایکۆتدا. ئەوان دەڵێن مەرجمان بۆ شکاندنی بایکۆت جێبەجێکردنی داواکاریەکانمانە. ئەمڕۆ بۆ 74 ڕۆژ ئەو مامۆستایان بایکۆتمان ڕاگەاندووە و نەچوین هۆڵەکانی خوێندن لە سەرەتایی دەوامە نەچوێنەوە و داواکاریمان هەبوون بۆ ئێمە تەنها یعنی سێ داواکاریمان هەبوون کە ئەو داواکاریانە ئەگەر یعنی هەرسێکیشیان نەکرابانە دەیتوانێت حکومەت هەندێکمان بەجێبەجێکە بەڕاستی معقولە تۆ نزیکی مانگی 12 ڕۆژی ماوە تۆ موچێ مانگی نۆ دابش نەکردێ هەر شتێک لە مێشک و دەرونی ئەواندا نێ ناوی خەمبێ شتێک نییە بە ناوی خۆشەویستی هاوڵاتی بێنێوان تیبە هاوڵاتی بوون و نیشتیمان بوون نیشتیوانەوە لەوەی داشۆراون ئەوان کۆمەڵێکن دەستیان بەستە سەروەت و داهاتی ئەو میلەتەی داگرتووە و کورسی دەسەڵاتیان گرتووە چاکیشیان بۆ چۆتە سەرێ. لە قەزای چەمچەماڵیش مامۆستایانی میلاک و وانەبێژ و فەرمانبەران لە وەڵامی فشارەکان بۆ شکاندنی بایکۆت هاتنەوە سەر شەقام. ئەوانیش دەڵێن کۆڵ نادەین تا دەسەڵات مل بۆ داواکاریەکانمان دەدات. جوابی وەزیرە دەینەوە کە هاتوونەتە سەر جادا هاتوونەتە سەر شەقام باران ببارێتەوە ببارەیە و کاتە بە درعەوە دین و جوابی دەینەوە. ئێمەش دڵمان ئازاریە هەمومان مناڵمان لە ماڵەوە هەموو کە سوکارمان چاوەڕانە دەرگای قوتابخانە بکرێتەوە یعنی عیبە بەسە تاکەی مامۆسای بێنە سەرجادا مامۆسا شکۆ ڕێزێکی تایبەتی خۆی هەیە لە هیچ وڵاتێکە ئەوها جوابی مامۆسا نادرێتەوە. لە کاتێکە کە حکوومەتی هەرێ ماوەی 72 ڕۆژە لەسەر شەقامین و وەڵامان ناداتەوە بڕیارمانداوە میکانیزمی نوێ و بە شێوازی نوێ خۆپیشاندان و داواکارەکانمان بگەنی نەبەخدا. ئەم جارە لە جێگەی ئەوەی کە ئەندام پەرلەمانەکانمان لە جێوی وەزیرەکانمان بەرپرسی حیزب و سیاسیەکان داواکاری ئێمە بگەێنن بەوێ ئێمە کە مامۆستاین و جیلێکی ڕۆشن بینین بڕیارمانداوە خۆمان داخوازی خۆمان ببین بۆ بەغدا و ئێمە داوای ڕەوای خۆمان بگەینی دادگای فیدراڵی و بەدەستی بهێنین دڵنیا بن لەوەی کە حکوومەتی هەرێمان بە جۆرێک پشتگوێ خستەوەکەوەی ئەوان ئێمان پشتگوێ خست ئیتر ئێمە حکوومەتی هەرێم بە جۆرێک تەڵاقە دێن کە هیچ داخوازێکمان نەبێ بۆیان. خۆپیشاندانی ئەم جارەی مامۆستایان دوای ئەوە هات دەسەڵات ڕێگر بوو لە چوونیان بۆ بەغدا لەلایەکی دیکەشەوە نووسراوێکی بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردە بە بڕیاریکردنەوەی دەرگای قوتابخانەکان هێندەی دیکە تووڕێی کردوون. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.